بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ خۆشحاڵین لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵ ئێوەی خۆشەویست داین لە بەرنمەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ کاخەسە و جار کاخەسەوە بەخێر بێتەوە بەرنمەکەمان لە ئاڵلقەی پێشوودا باسی لە سێدارەدانی کاک سالارمان کرد کاک سەردار جاف نامەیەگە نووسێ بۆ مامجەلال بۆ ئەوەی هاوکاری بکات بێتەوە بۆ کوردستان یاخود بێتەوە بۆ عێراقیا داوای چی لێکرد بوو لەو نامەیەدا جارە پێچەوەی ئێمە چۆن دەرچوینەوە بە شێوەی وەجبە وەجبە دەرچوین ئەزی تەسەوەری بکە ژن و مناڵ لەگەڵا بێ لە ئاسمانە ئەسێرت نەبێ لە ئێرانەوە بە دوات هابوون لە عێراقشە محکومی بە ئەعدام ئێمە هەمومان محکومی بە ئەعدام وەمان بە چاکدانی کە کاک سەردار نامەیە بنووسێ بۆ مەرحومی جەلال تاڵەبانی لە بەروی عەلاقەیەکی شەخسی لە نێوانیانە هەبوو هەتا من نامەکە بە دەستخەتی من نووسیم هەدی دوای ماوەیە چیتیان نووسی کەواتە داوای ئەوەی کردکەوە یارمەتیمان بدەن کە لە شۆڕش هابین بەشدار بین یا لە کۆشەیەکۆ حمایەتمان لێ بکرێ لە حەقیقەتە نامەکە جوابی هیچ لەو تەڵەبەی کە سەردار کردی هیچی تیانە بوو ئەطلاقاً ئێمە ناومێت بووینی سێر یعنی نەینووسی بوو کە هاوکاریتانەکەن یاچی ئەبەدەن نامەکە ماوە ئەبەدەن بكل الأحوال طبعا هو وقت شر يعني مصالحي شورشي كورتنجا مام جلال ناحية سياسية وفكرية كده ما كون يكون محكو ليه ما كجرابو طالان كرابوين درب دربوين جاي أول بالنسبة شورشي إيرانو طبعا باربوين بحساب أول خسب شورش همو شورشي أو دافعوي هي من لا مغفرة عراقي أبوين مغفرة كتشول بو بفرج للزاوية بو تصور بك جنو مناظر لقلها به ولعثمان أسيرتنا به لدولا حكومته محكوم بإعدام للوضع كوا أبوين تدعي في ودي ما كذا عراقو كاكا ئەوان موافقەتیان کرد کە ئێمە بگەڕێنەوە چێ ئەو پەیوەندیەکەتان لە ڕێگەی چیەوە دروست کرد پەیوەندەکە یەکێکمان نرد دکتۆر حەسەنمان نرد بەڵێ حەسەن جاف بەڵێ ئەومان نرد وەکو نوێنەری ئێمە سەردار جاف بڵێن موافقەتیان کرد کەوا ماڵم ناومان ببن بۆ کەلار بەڵێ وفعلا وەجبەی یەکەمەوانیان برد وەجبەی دووهەم هاتن قرار بوو ئێمە بڕۆینە بەمەوە بەڵێ بڕۆینە بەمەوە یعنی وەکو شۆڕژگێرە ئێمە دەست پێ بکەین ئێدی فعلا ئەو کاریان نەکرد ئێمەیان لە ناو دەربەندیخانە داگرت یعنی حکوومەتی عێراق درۆی لەگەڵ ئێمە کرد ئەو وعدانەی دابوو هیچی ئەنجام نەدا مەجبوور ڕۆیشتە بەغدا دانیشتی لە خانوویەکی ئیجارە و لە ئاسمانە ئاسێرە و حتا من داوای پاساپۆرتم کرد کە بڕۆمە دەرێ موافقەتیان نەکرد پاساپۆرتیان نەدا پێم یعنی مۆزوعێکی هەموومان لە حاڵەتێکی نەفسی دەوەرە لێت کوژرابێ و تاڵان کرابیت و دەربەدەر بیت و لە عێراقیشە مەجبور بی بڕۆیتە بەغدا لە بەغدایشە مەحسوور بی بەڵێ ئێمە حەزمانێکی کرد لە کوردستان هەبێت کاخەسەو ئێوە کە ئەو کاتەی کە شەڕی عێراق و ئێران دروست دەبێ هێزێک دروست دەبێ هێزی ڕزگاری یاخود هێزێک دروست دەبێ بۆ کاک سەردار جاف لەلایەن حکوومەتی عێراقیەوە خۆی داوای کرد یاخود حکوومەت ناچاری کرد یاخود ئەیویست تۆڵە لە ئێران کاتەوە هۆکارەکەی چی بوو کە هۆکارەکەی ئەوەی کە تۆ دەڵێیت لەبەرەوەی ئەو براکوژراو بوو بەڵێ و عەشیرەتی جاف و غێری جافیش
التحاقا كذا سردار جعفر بەڵێ وبونا حدودي تقريبا 10,000 کەس ئێدی ماوەیەک بوو تا ماوەیەک ئەو شەڕ و شۆڕە بەردەوام بوو بەڵام دوای ئەوە حکوومەت خەریکی وکەوە تجاهی ئەو هێزەی کە ئەو هەیەی هەڵی گێرەتە بۆ ناو کوردستان بەڵێ کوردستانی خۆمان قبول نەکراو هێزەکە بڵاوی پێکرا یعنی ئێوە بەشداریتان نەکرد یاخود بەشداری نەکرا ئەو هێزە بەشداری نەکرد لە شەڕەکانی دژی پێشمەرگەی باشووری کوردستان ئابەدە بەرعکس بەڵێ چێکمان داوە پێیان سلاحمان پێداوە مینمان داوە پێیان لوغمان داوە پێیان فیشەکمان بۆ هەنان بەڵێ هەموو ئەشخاصانە حەی و نوێژ دەقێشان ماوەن الحەمدلایشان ماوە نانم بەڵام کاخەسە تۆ بۆ خۆت لەو هێزەیە دەورە چی بوو چەکدار بووی تۆ تۆش چەکدار بووی بەشدار بوو بەڵێ بەشدار بووی بەشدار بوو لەبەرەوەی مەسەلە ئێمە کار بە مەسایلی ترە نییە مەسەلە عەقڵێکی عەشایری لێت کوژراوە بێ ئینتیقامی بچێنی مەسەلە ئینتیقام بوو ئینتیقامتان وەرگرت ئینتیقامەوە بوو کەوە خەڵکێکی زۆر کوژرا لە دوو تەرەف بەڵێ ئێدی کە بەم شێوە لێکمان داوە وا چاکەکە تا ئێرا و بەس وفعلا تا ئێرا و بەس هەتاکەی ئەو هێزە هەرما هەتا ڕوخانی سەدامیش ما بوو یا چی نابابە نازوو زۆڵ وەشایە پەیوەندیتان لەگەڵ معارەزەی ئێرانی چۆن بوو لەگەڵ مجاهیدین و لەگەڵ حیزبی دیموکرات و چونکە بە حکمی ئەوەی کە ئەوانیش دژی ئێران بوون ئەو وەختە بەڵێ لەگەڵ مجاهیدینە نەبوو بەڵام ئەو کەسانەی کە لەگەڵ ئێمە بوون زۆربەی زۆریان خزمەکانیان حیزبی دیموکرات بوون بەڵێ و وردە وردەیش دوایەوە هەر ئێمەیش خۆمانیش پەیوەندیمان لەگەڵ دیموکراتە پەیدا کرد وەک ڕەفیق وەک دۆست ئەڵبەتە دوایەوە ئێمە کە وادمان لە چەکداری هێنا ئێستا لە بەغداد بوو بە مەڵبەندی هەرچی حیزبە شۆڕگێڕەکانی ئێرانە لەوێ کۆ دەبوون و مەودود بوون و لەوێ زۆربەی قیادەی حیزبی دیموکرات و حتا کۆمەڵە ئەوانەیشمانە بینی لە نزیکەوە و کاتە هیچ وەختێک ڕەحمەتی قاسم دووتان بینیوە لە بەغاوەوە من شخصا نەمدیوە خۆت نەتبینی نەمدیوە بەڵێ کاخەسەوەیەوە شان بەشانی بڵێن کاری سیاسی و ئەوانە هەمیشەش هەر خەریکی بازرگانیش بوون و خەریکی نووسینیش بوون من هیچ بازرگانیەکم نەکرد بازرگانیم نەکردو ئەتلاقانەوە ئەبەدەن ئەوانەی لە نزیکم من بناسن ئەزانن نە دیزاینێکم کردووە بۆ یەکێ لە کۆشکەکانی سەدام حوسێن نە مقاولەیەکم وەرگردووە نە ئەگەر هەوەسیشم وایە زۆر بە چاکی پۆستی گەورەیشان پێدەدام ئەوەیشم نەکردووە هەر ئەوە بوو وەکو ئەو کارێکە لە ئێران بووم وەک دیزاینەرێک بەردەوام بووم تا ئێستاش بەردەوامم تا ئێستاش ئەوە کارمە یەک ئەوەنە دینارێکیش لە ئەملاکی پاشاکانی جاف من وەرم نەگرێت تا بەیم نەهی باوکم نەهی باپی ینی میراتی ئەوانیش بەرنەکەوتووە ئەوانیش بە بۆنەی منیشۆ پورەکان و براکان و خوشکەکان و ئەویش ئەوانیش متەزەڕی بوون لەبەرەوەی هەرچی مڵک و دارایی ئێمە هەیە هەمووی دابەشکرا سەر خەڵکێک بەس کاخەسە باسیەوە کرێ کاڵێن کاخەسە جاف دەوڵەمەنگە و یعنی ئەو ئیشەی کە تۆ کردو دەبەشی ئەو دەوڵەمەنگیەکە کە پێی دەوڵەمەنگبی وڵی گێلێ بێ من بە تەبیعەت دەوڵەمەندم بەڵێ ڕەنگە جارجارێ بە دلە خۆم سوورکەمەوە بەڵێ بەڵام شتێکە پێم خۆشە خزمەتی خەڵک زۆر کەسیش هەیە کە کەس نازانێ باوکی کێیە بۆ خۆی وەکو حاتەم وایە ئەمە تەبعایە خوددا دەیداتە ئەم و نایداتە ئەو دەیداتە ئەو نایداتە من زۆر باشە ئەگەر کەمێکیش باسی ئەدەبیات کەین یعنی منەمەوێ شان بەشان شتەکان وردە هەمیان بخەینەوە سەریە
باسی ڕۆمانی پاشایان کوشت پاشایان بۆ کوشت ئەڵێن خەوسە و جاف ئێوێ قارەمان بۆ جافەکان دروستکە لە ڕێگەی ڕۆمانەکەیەوە قارەمانیان زۆر هەبوو خۆیان تا پێویستیان بە قارەمانی تۆ هەبوو من لە تاریخ لام نەداوە بەڵێ لە مێژووی لە ڕۆمانی پاشایان کوشتە خەڵکەی شارێتەوە کە باسی کوشتنی باپیری خۆی بکات بەڵێ مناتوم بە ئەمانەتەوە باسم کردووە ما حەدەث چی ڕوویداوە لەوا باسم کردووە بێ ئەم لە ئەودا وەکو مؤەڕخێکی بێلایەن نەک وەک ئەوەی کە پاشای کوژرا و باپیرم بێت ئەبەدن ئێطلاقاً چون منەوە من کەسێک نیم خیانەت لە قەڵەمی خۆم بکەم نە درۆی لەسەر لەگەڵا بکەم نە بە پارەش بم خەڵەتێنن فەرمو ڕۆمانەکانم بخوێنەرەوە ئەزانی چی لە زەمانی پۆلیسی ئەدەبیە ئەو ڕۆمانانەی وانیسمە جگە لە پاشایان کوشت کە باسێکی تاریخیە هەر هەموو ئەو ڕۆمانەکانی تر باسی مەسئلەیەکی ئەخلاقی میلەتەکەمان ڕاست ئەوانەی کەوا بە شێوە ینی تۆ لە زەمەنی پۆلیسیە ئەبێت 4 ڕۆمان لە یەک ڕۆمانە بنووسی ڕۆمانێک بۆ خۆت بنووسی ڕۆمانێک بۆ خوێنەر بنووسی ڕۆمانێک بۆ پۆلیسی تەبع و ئیجازەی حکوومەت بنووسی ئەمانە هەر هەمووی ئەبێت تۆ لە یەک ڕۆمانە کۆمەڵی بکەیت ئەو ڕۆمانانی ئەو 4-5 ڕۆمانەکە لە بەغدا بووم ئەوانم کردووە فەرمو بڕۆ بیخوێنەوە بزانە دەربارەی چییە گەماڵ ڕۆمانی گەماڵ بەزەوە دەرەوە نووسیوتە لێرە نەنووسیوە نانە گەماڵ دەرەوە نووسیم بەس لە بەغدا چاپ بوو بەڵێ گەماڵ هەر ئەوەیە قارەمانەکانی حیوانە وئیلا حاڵەتی مەسەلەی میلەتی کوردە من بە زمانی حیوان توانیمە تعبیر لە قەناعەتێکی شخصی خۆم بکەم کا خەسرە و جەنابە وتە 81 کتێب نووسیوە بەڵێ هیوادارین کتێبی تریشی بە دوایە بێ بەڵام ئەوەندە کتێب کە تۆ سەرقاڵی ئەنووە عەشقاڵ کاری هونەریت زۆر نییە بۆ نووسەرێک لەو تەمەنەی جەنابتە من لەم عمرا لە شەو ڕۆژێکە باوەڕ بکە 14 ساعت منیشەکەم 14 ساعت یا خوێنمەوە یا دەنووسم ئێستا تووشی کەمەردەرد هاتووە ناتوان پەیکەر سازی بکەم ئەبینین لەم گەلەریەی کە هاتە پەیکەری ئافرەت زۆر دروست کردووە بە ئانواع شێوە زۆربیان ڕوتن باشە ئەما لەگەڵ ئەو دابوونەریتەی کە تۆ باسیەکەی عەشایەری و ئەوانە و حەزیشی لێتی ئەگونجێ یاخۆ چۆنەتەوێ بیان گونجێنی بەڵێ من کابراایەکم دنیا دیدە قەینەکە لە نەسلێکم نەسلی عەشایر بەڵێ ینی کوڕی بنەماڵەیەکم ئەبەن عەنجەد عەشایر بووە بەڵام ئەوە ناگەێنێکەوە من پەنجە لە دنیای مۆدێرن نەدەم کەوا لەزەت لە تازە باوەکان نەبم هەنگاوی بۆ نەنەم کە بیخەمە بەرچاوی خوێنەری کورد یا تەماشاکەری کورد ئەو پەیکەرانەی کە هەیە کە دەربارەی ئافرەت من یەکجار پەرێشانم بە وەزعی ئافرەتی کورد و نەفسیەن ئەگەر لە مەیدانە نەمتوانی بێ یارمەتیان بدەم خۆ هەر نەبێ لە بە شێوەیەکی هونەری توانیمە دڵێکیان لەگەڵا بکەم ڕاستەکەی ئەوە یەک و ئەوە دوو ئەوە سێ و ئەوە چوار مەسەلەی ڕووتی من ئینسان وەک خۆی پێم خۆشە وەک خۆی ببینم نەک داپۆشراو لەگەڵ واقعەت و ڕاستیا دوورە جا لەسەرەوە ساسە ئەو مەسائلانەی کە متعلق بێ بە ئافرەت من وەک خۆی مامەڵەم لەگەڵا کردووە مەسەلەیەکی جنس و سەکس نییە مەسەلەیەکی ئەندازەیە زەرافەتە دنیای جوانیە و قەدەت تەناسوبە
ئەمانە هەر هەمووی من قەنەعەتم پێیەتی لەبەر کەسی هیچ ناکەم لەبەر چەپڵی نەجەناب و نەیەکێکی تر و نەیەکێکی تر کارێک ناکەم ئەوەی قەنەعەتم پێ نوێ ناکەم ئێستەیش من شەخسەن خۆم دۆستی هەرچی حیزبەکان هەیە وەکو دۆست وەکو ڕەفیق بەڵام ئەڵێن مەلایی تۆ شانازیەکەم کە مەلایی بوو ئێستەیش مەلایم ئێستەیش مەلایم لەبەرەوەی ڕێبازی بارزانی بە کوردایەتی هێزانم وەختێک بەو قەناعەتە بم کێ هەیە ئەگەر نەخی غیرەتی بی حەز لە کوردایەتی نەکا جا لەسەرەوە ساسە بەڵام من حزبی نیم من هەموو حیزبەکانم خۆشەوێ ئەمە ئەوە ئەوە هیچ دەرێت لە کەسێکی تر نادا من ئەگەر مەلایی بم من ئەگەر پەیڕەوی ڕێبازی بارزانی بم چ دەرێت لە جەناب سەدایەکێکی تر یا تۆ ئەگەر یەکێتی بی من بۆ متەزەڕێر بم ئەم عەقلێتە لەناو کووردا بێن نەمێنێ باش ئێمە نیازمان بە ژیان هەیە ژیانی هەر نەبێ ژیانی خەڵک تۆ ئەگەر ژیانی خەڵک نەپارێزی من نەیپارێزم کەواتە ئەمە سەدەی بیستویەکە باشەکە هەزارەی سێهەمە مامۆستا بەڵێ بابگەڕێنەوە بۆ مێژوەکەی خۆمان باسی مێژوەکەی نێمە زیاتر یەکێتی نووسەرانی کورد و یەکێتی نووسەرانی عراق تۆ ئەندامووی لە یەکێتی نووسەرانی کووردە من ئەندامم لە یەکێتی نووسەرانی ئێستا ناڵێم ئەو کاتە لە هەشتاکانە بەڵێ بەڵێ هەم یەکێتی نووسەرانی کورد و هەم یەکێتی نووسەرانی عراق بەڵێ ئەوە لە هینەکانیانە بەشدار نەدەبووم ئیلا لە مێربەدانەوێ مامۆستا لەگە وەزیری ڕۆشنبیری لەتیف مستەیف جاسم عەلاقەت چۆن ئەدناسی سەگ و سەگ بابوو تاخوا حەز بکە هیچ عەلاقەیەکم لەگەڵیان نەبووە و حەزم لە چارەشی نەکردووە ئەویش حەزی لە چارەی من نەدەکرد تەنها کەسێکەوە ئەویش لە ڕێگەی حەمید سەعیدۆ کە ئەو وەکیل ئەقدەمی وەزارەتی ڕۆشنبیری بوو لەگەڵ وەزیری سەقافا دکتۆر ناوکەیم بۆ دەبێت ئێستا پێچەڵم لەگەڵ ئەوە زۆرتر پەیوەندیت هەبوو پەیوەندیم هەبوو ڕزگاریشان کردم لەبەرەوەی تۆمەتێکیان بە یەکێ لە ڕۆمانەکانم کرد بە تۆمەتی حەملەی زدی ئیمانی و تووشی مشکلێکی گەورەیان کردم ئەگەر حەمید سەعید و ئەو پیاوە نەبوایە تووشی گرفتارێکی زۆر گەورەیان کردو ئەزانم کێوکێشن و ئێستا سیر لەوای ئەوانە کاربەدەستن مەبەستت کتێبەکەی باوک تێ ئەوەی خۆت عینەکەی باوکم من چاپم کرد بەڵێ بۆچی ئەو کتێبە ئەوەندەی لەسەر هیم کرا خۆ تۆ سەردەمێک عەبدوڵڵا عەباست هینەکرد دەدوت کە ئەوە من وامەزانی کێشە چی بوو لەگەڵ عەبدوڵڵا عەباس وامەزانی ئەوە بەڵێ بەس خوا هەڵناگری ئەو نەبوو ئەشخاصێکی تر بوو ئەویش چۆن زانیم لە هەڕۆژانە یەکێک هات بۆ لای من وتی شتێکی تۆ لای منە $2000 بدەرێ دەدەمێ وتم ئاخر دەربارەی چییە؟ وتی جا بڵێم نامدەی تێیتر پێت ناڵم دەربارەی چییە؟ کورد بوو یا عەرەب بوو؟ عەرەب بوو وتم ئەوە $2000 دا پێی لە بندەسی ئیزبارەیەکی دەرکردایە دەستم یەکێک لەو ئەو ئیزبارە یەکێکیان لەوە ئەوەی پیشانەدا کەوا چێ ئەو ئیخبارەیە نووسیە بە تەوجیهی شێخ جەعفەر بەرزنجی کێ ئەو کەسە ماوە؟ حەد ناکەم ناویان بووم نامەکەم لایە ئەگەر یەکێکی تر بێ بڵاوێ کاتەوە بەڵام تااقەتی ئەو بەزمەم نییە احتیاجی نیم بەس بۆچی بۆ بێ ڕاستیەکان تۆ سەردەمەیەکێکی ترت تۆمەتبار کردو و ئێستا کابرای تۆمەتبار دەرکەوتووە بۆ ناوەکەی نەڵێ ئاخر بۆ بینم
شرط ناکرێ ئێستا مەسەلەن من یەک چاوم کوێر بێ یەک چاوم کوێر بێت تۆ پێم بڵێ کابرا کوێرە هۆ حەقیقەتە دوتووە وەنە بەڵام من پێی ناڕەحەتەوەم تازە حەقیقەتیشە یەک چاوم کوێرە پێ بڵێ کوێرە ناڕەحەتە بێ نابێ هەموو حەقیقەتێ بڵێ تۆ بۆ خۆ دەیڵێ باش بۆ خۆ دەیڵێ آخر ئەگەر بزانم ئەرێ وەڵای لێ ئەگەر بزانم لە بەرژەوەندی گشتی و جێی من بینایڕێ زۆر باشە ئەگەر ئەو پرسیارە بکەین پێشەوەی پشوویە بدەین ئەو گۆڤار و ڕۆژنامۆشتانی کە لە هەشتاکانە دەرەچوون خزمەتیان بە ڕۆشنبیری کورد دەکرد وڵی بڕێکیان ئا بەڵێ بڵێکیان بەڵێ بەڵێ افتتاحی ئەو ڕۆژنامە و گۆڤارانە زۆرتر بە سەدام حوسێنە دەستیان پێ کرد وەکو کلیل بەڵێ دوای ئەوە ئەدی زۆر کەس هەیە سەدان کەس هەیە کە لەو ڕۆژنامە و گۆڤارانە نووسیوێتی ئێستەیش لە عێراق نووسەرە بەڵێ شتی باشی تیا بووە شتی چاکی تیا بووە بەڵام شتی خراپشی تیا بووە بەڵێ وەک لە عێراق هەیە ئێستا لە باتی ئەو ڕۆژنامە و گۆڤارانە کە شتی خراپی تیە ئیسە فەیسبوک کە تۆ لە خۆیانە وەکو ئەجینە پەرەمان دەدەن کاخەسە و ژیانی تۆ لەبەرەوەی ئەنواع پەل و لقی لێ بۆتەوە مەجبورم پرسیارەکانم وا لێ بکەم بەڕاستی لە سێ وڵاتە بەڵێ سیارەکەی مەلیک فەیسەڵ لای توێ ئەو بۆ لای توێ وەڵام من کڕیمە بە پارە بەڵێ ئەم حکایەتەکەی با بۆ بگێرمەوە با کورتیش بێ ئەم سیارە من قوتابی بووم بەزخانەویان بووم لە هێنادایان نابوو لە مەتحەفی سیاراتی لە حەدیقەی دەورادان بابوو بەڵێ چەند ئۆتۆمبیل بوو من قوتابیم لەوێ سعیمە کرد سێری ئەو سیارانەمە کرد ئەو سیارەم گەرێک بەتەڵ بوو ڕۆژ هاتو چوو ئەو سیارەم لە شەقاما بینی یەکێ لێە خوڕی وتم نایفرۆشی وتی نە تحقیقم کرد ئەم لە ئەو لە ئەم سیارە ئەدەی سەدام حوسێن لەگەڵ سیارەکانی ترە هەر هەمووی لە مەتحەف دەری کردو کردوێی خۆی و ئەو سیارەشی دابوو بەو کابرا کە بەلایەوە ئیشی دەکرد ئیتر من هەموو ساڵێ تەلیفۆنەکەی وەرگردو هەموو ساڵە تەلیفۆنم بۆ کرد نایفرۆشی ئەیوت نا تا ئەدەی سەدام حوسێن کابرای دەرکرد دەری کرد تەلیفۆنم بۆ کردوتم نایفرۆشی بایفرۆشم من ئەو وەختە ئەو سیارەم لێ کڕی بە $32,000 و سوارێ بووم لە سەردەمی ینی بەکارە دێنا بڵێ پێش هەر ڕۆژان سوارێ بووم یعنی ئەوە تۆزوبان نییە و سیارە ئەو ڕەقەمی هەیە پارەم ماوە شەخسی و ڕەقەمی تایبەت بەناو خۆم وێەوە مامۆستا دەربارەی ژیانی نالی تۆ کتێبێکی گەورە نووسیوە بۆچی پێ دوایە بەس تۆ توانیتە ژیانی نالی زیینگ و بکەیتەوە خۆ پێش تۆ مامۆستا مەسعود محەممەد بە دایانی تر شتیان لەسەر نالی نووسیوە و لێکۆڵینەوەیان کردووە و شیکردنەوەیان بۆ شعرەکانی کردووە و شعرەکانی من کارم پێوە نییە بەس دەربارەی ژیانی هیچیان نەزانیوە هیچیان نەزانانی حتا من لە بیر مەجارێک لە مەسعود محەممەد و مەلا جەمیل ڕۆژبیانی و مەلا شکورم پرسی دەربارەی خەونەکەی نالی کام خەونەوەی بە مەستورەوە ئەوەی هینەکەی مەستورە بەڵێ سێ جوابی ڕێیتان چێ دەربارەی ئەمە کەی گەرێک زوو بەڵێ مەلا شکر وتی ئەم شعرە حاڵەتێکی فەقەیەکی بڵام مەلایەکی تازە پێگەیشت و ئەوی شازادەیەک بوو و انتقامی خۆی وا لەو بردی بە لای مەسایلی مارکسیت
مەلا جەمیل وتی وەڵا خۆ ئەمە نالی جافە و ئەردەڵانەکان زوڵمیان لە جاف کردووە تاڵانیان کردووە ویسێتی ئینتیقامی خۆی وەک جافێ ئینتیقامی خۆی بچێنێ ئەم شعرە نووسیوە. مەسعود محەممەد وتی وەڵام من مەشکوکم ئەم شعرەی ئەو بێ متأكد نیم لەوەی کەەوە ئەم شعرەی ئەو بێ ئەسڵ بەڵام بەڵگەش نییە خۆکەی ئەو نەبێ هیچ بەڵگەیەکە یە کە بڵێن بەڵگە چی ئەوە بەڵگەش نییەکەی ئەو نەبێ با بەڵگە هەیە بەڵگە هەیە بەس بەڵگە نییە هی ئەو بێ فەرم و سابتەکەی ئەوە چۆن مەلایەک پیاوێکی دین معقول خواناس دێت مەلایەک بەم شێوە کە بە حیاتی ژنی نەهێناوە لە دایکی زیاتر ژنی نەبینیوە ئەو وردەکاری و ئەو مەسائلانەی کە لەو خەونا هەیە لە کێ فێر بۆ چۆن بەس مامۆستا من ناشمە ناوردەکاریانەوە بەڵام خۆ نالی ئەگەر ژنی نەهێناوە بەڵام شارەزایی لەسەر ژن هەبووە لە چی چۆن هەی بووە شەرابی لە علی ڕۆمانی خۆ لە کوێنە باش ئەوە ڕخسارە ئەوە ڕخسارە ئەمە پەنهانە ئەمە پەنهانە فەرقەیە جوانی کە بەرچاوە بەڵام ئەوە بەرچاو نییە بەرچاو نییە وردەکاریە ئەوە هی کەسێکە سەد ئافرەتی دی بێ نەکیە کوتو کەواتە کەسێک بۆ لەو سەردەمایان نووسیوێتی یا دواتر نووسراوە بە ناویەوە بەڕە ڕۆمانی شازادە شاعر بخوێن باشە مامۆستا ئەگەر باسی خیام بکەین تۆ لەسەر خیامی شەر قساکەی لەسەر سۆفیەکان قساکەی لەسەر هەمویان بە قەنەعەتی من خەیام زەڕێ ئیمانی نەبووە زەڕێی ئیمانی نەبووە قەنەعەتی شەخصی خۆم بەڵێ لە چوارینەکانیان مەجموعەیە قەساید هەیە پێڵێن قەسایدی تەراجوعی قەسایدی تەراجوعی ئەوەیە کەوە گوایە خەیام لە قسەکانی خۆی ڕەجعەتی کردووە و پەشێمامۆت بەڵام ئەوە برێک ئاخوندی تەشەیع ئەوەی نووسیە خستیانتە نێو خەیامۆ لەبەرەوەی خۆیان عاشقی خەیام بوون لە دانیشتەکانیانە شعری خەیامیان خوێندێتەوە بەڵام پیاوێکی دین و شعری ئینسانێکی بێدین بخوێنێتەوە کە ناکرێت ئەو چوارینانەیان خستە نێو قەسایدەکانی خەیام و ئێستا معروفە بە چوارینەکانی تەراجوعی. باشە مامۆستا ئەگەر باسی چەند کەسایەتیەکە لێپرسم فەرموو مەلا جەمیلی ڕۆژبەیانی پەیوەندێکی زۆر باشت هەبووە لەگەڵیا ئەمێ ئەو پرسیارە لێ بکەم باز لەوە کرێ جانازەمازن جەنابەت خۆ باسکە کە یەکەم کەس بووی کە گەیشتوتە سەر جەنازەکەی کاتی کوشتنەکەی ئەتوانی بۆمان باسکەی لەوێ و با لێەوە دەست من عەلاقەیەکی زۆرم هەبووە لەگەڵ مەلا جەمیل و لەگەڵ مەلا شوکر و ئەکسەری پێنج جومعەکان یا ئێمە چین بۆیە یا جارجارێ مامۆستا مەسعود محەممەدیش ئەویش بەشداریە کرد یا لە ماڵی ئێمە یا ئیسر ئەوها ئەکسەری جومعەکان وا بوو بەیانی بوو طبعا برادرانی دیموکرات نامەی نووسەرانی بەغدایان دەگەیاندا کوردستان چون ئەوان تەفتیش نەدەکران و هەر کەسێ نامەی ئەوانەی باوەڕیان پێ بکردبایە نامەیەدا پیان و ئەیان گەیاندا جێگەی خۆی لێرە بەیانی بوو یەکێک لەو برادرانە تەلیفۆنی بۆ کردن وتی وەڵی چووم نامە لە هێن بسێنم دەرگام کردێت و سێم کرد مەلا جەمیل کوژراوە منیش خۆم پۆشە کردو یەکسەر بۆ ماڵی مەلا جەمیل و پێشەوەی بڕۆم تەلیفۆنم کرد بۆ سەردارجاف بۆ سەردارجاف و ئامۆزاکانم من کە چوومە ژوورۆ مەلا جەمیل دوو بیبسیدان لابوو بیبسێکی کەوتە بوو بیبسێکی تری لێ خراپ بووە و دەرنەفیدێکی خوێناوی بەسەر تەپەکەوە بوو مەلا جەمیل ڕاکشا بوو وایەری تەلیفۆنەکە لە ملیا بوو
وایریت ئەو تەلیفۆنی ماڵان بە وایر ئەوانە بوو ئەویان ئاڵکاندووە ملیە و بەو شێوە دیارە بەو دەڕەخیزە نەمردووە دوو کەس بوو دیار بوو چون دوو بێپسیدانرا بوو و دیری زۆری پێ نەچوو ئامۆزاکان و سەردارجاف ئەمانە هاتن هەمویان هاتن و تەلیفۆنمە سەرداریش تەلیفۆنی کرد بۆ فواد عارف و بۆ مکەڕەم تاڵەبانی و فواد عارف هات مکەڕەم تاڵەبانی نەهات و ئیتر بڕێک کوردی تر هاتن بەو شێوە ئیتر ئەمنی عامەیش هات کاخەسەوە باسیەوەکرێت کە بەتەور کوژراوە شتی وا هەیە ئەمە درۆیە ئەمەی من بۆ دەگێرمەوە من یەکەمین کەس بووم چوومە دوایەوە هەر منیش نا خزمانی منیش ئەوانیش هاتمە سەری عینیشت تەور نەتەورە نە هیچ بکوژەکەی دیاری کرا حکوومەتی عراقی دەستیتیا هەبوو لە کوشتنیە نەخێر بە علمی ئەوان کوژرا بەڵام ئەوان نیان کوشت چییە کوشتی وەڵاهی لەسەر مەقالەیە کوژرا بۆیە من هەر باسێکم بە شەریدی قەڵەم باشە گوایە ئەوەی کە لە مەقالەیەکە ڕەخنە لە بەرزنجیەکان ئەگرێت دوایی پەشێمانە بێتەوە دوایەوە کوژێ یعنی تۆ تێ بڵێ بەرزنجەکان کوشتێتی من چێ ینی خۆ بەرزنجی نیوێ سلێمانی بەزوان ناڵم تۆواڵێ بڵێ من تۆڵی لەسەر وتارێک وتارەکە لەسەر بەرزنجەکان هەردوو مەقالەکە بخوێنەوە بەڵێ مەقالەی پێشووی خۆی و مەقالەی تراجعەکەی بەڵێ هەرکی بخوێنەوە ئەجی بەتوان دەبێت حیف بە حەقیقەت شێخ جەعفەر دەستی تێدا هەبووە تۆ بەڵێ شێخ جەعفەر بەرزنجی بەڵێ یعنی ئەو بەهینی ئەو کوژراوە بەڵێ بەڵگە هەیە مامۆستا بەڵگە هەیە بەڵام من پێم سەیرە بۆچی حیزبەکانی کورد دەربارەی ئەو قەڵەمەوەندە کەم تەرخەم بوو کاخەسە و ئەمێ پرسیارێک لێ بکەم دەربارەی مامۆستا مەلاشکوور تۆڵی لەم ئەخیرانەیە لە دین لایە بوو یاخود بێدین بوو ڕاستە یا هەر پێشتری جواب بوو مەلاشکوور بە حیاتی دینی نەبووە تا لادا لە سەرەتاوە نەیبووە ینی بەڵام تاخوا حەزکان پیاوە ڕۆشن بیر بوو تاخوا حەزکە و ئینسانێکی خۆندەوار بەڵام لەم ئەخیرا نەخشێک گۆڕا لەبەرەوەی هاتە کوردستان و لە کوردستانی تر پێگە و جێگە و ئەوانەیەکی تری لە خێبای تێتی و دۆستان و ڕفەقای خۆی هەموو لەبیر کرد جا وا بوو مامۆستا بڵێ هەتا من لە بیرمە حەمە هات بۆ کوردستان هەواڵی مەلاشکوور لێپرسی حەمەشێ حەمەی مەلاکەری بەڵێ کورەوەتی مەلاشکوور ئەوە نەماوە وتم چۆن وتی باوەڕ بکە لە لایەک نییەوە تەوقەی لەگەڵما کردووە کورەوەتم وا نییە وتی ئەی بینی خەڵک ڕەخنەیەوە لە خەسە و جاڤەگرێک ئاڵێن هەتاکو و ڕژێمی بەعز نەڕووخا نەهاتەوە بۆ کوردستان بۆ نەمەوێرا بێمە بۆ کوردستان یعنی ئەوێ ئەمینتر بوو لێرە بەتاکید چۆن چەند سەد کەس کوژرا لە ئەندامانی حزبی دیموکرات هەر لە ناو شاری سلێمانی یعنی تۆ مەبەستت دەوێت لە ئێرانە ترسای زۆر ئەو وەختە باو بوو بەڵێ بەتاکید حتا لە لەندەن نەوشیرەوان ئەفریقا یەکتریمان بینی وتی باشە تۆ بۆ ئیسنەیە تۆ بۆ کوردستان ئەی کوردستان سبەینە چ احتیاجی بە تۆ هەیە وتم جا باشە کێڵە من نایەمەوە تۆ توانی حەفزم کە ئەگەر حەفزمەکەی سبەینێ ناڕۆمە بۆ ئەپارتمانەکەمە ڕۆمە بۆ کوردستان کە بۆیم گێڕاوە وتی نەجارەکان لێکرد تفەنگ بە تاریکەوە نانا مامۆستا مامۆسایی لەگەڵ ئێرانە ئێستا هیچ پەیوەندیەکتان هەیە یاخود ئەتوانی بچی بۆ ئێران ناتوانم بچ بۆیە بەڵام ئەو دژمنایەتێ ئەهوان بۆ تۆ نە ئێمە دژی ئەوانین دژی ئەوان نین ئێمە
نأواني هیچ بەرامبەرێ ماکەن یعنی مەسەلە یعنی هیچ ئێوە مەسەلەن سەفیرێک کۆنسڵێک کەسێکتان بینیوە ئێرانیەکان من فکر ناکەم ئەوە نەگەیشتۆتە ئەوە من خۆ دەڵێم ینی نەگەیشتۆتە ئەوە بەڵام بەڵێ هەر ئەوەیەکەوە ئەوان شەزانن کە ئێمە دنیایەکی ترین و ئێمە شەزانین کە ئەوان عملێکی هیچ ینی تقریبا هەردوو لامان زەرەرمان کردووە هەردوو لامان زەرەرمان کرد ئێدی بۆ دووبارە زەرەر کاکێ خەسرە و ماوەیەشی کەم پێش ڕوخانی سەدام لەم هەولێرە لە پایتەختی هەرێمی کوردستان وابزانم لێرەیە بەڵام تاکیدم کە کاگنێشیروانە بینیوە باسی چیتان کرد داواچی لێ کردی چیتان کرد لە بەغایەوە بەڵێ من لە پێش هەڕۆژان بە مانگێک جەنابی کاگنێشیروان پەیوەندی پێوە کرد هاتم بۆ ئێرا بەدزیەوە بەڵێ وتی ئێمە دووتێ خاڵمان هەیە ئەگەر ڕەنگە سەدام بڕوە ئەتوانێت خاڵانە بکە یەک دوو سێ چوار بەڵێ خاڵەکان چی بوو ناڵێم وتم و دوی دیشیدا پێم چی پێڵە سورەیە ئەدامەوە تەلەفۆنی زمانی بەغدا سەدام حوسێنە هەر کەسێ سورەیە وایە ئەدامیانەکە بەڵێ و فعلا من ئەو کارانەی کە مەطلوب بوو بە شێوەیەکی دەبا و کارە لە لەحظەیە بکرایە کە ساڕوو خەباری تۆپەباری بارانی ساڕوو ئەو کارانەمە ئەنجامدا یەکێ لە کارەکان یعنی چییە گەڕانەوەی چاپخانەی برایەتی ئەوانە دوایی بوو نا وەڵێ ئەوانە دوایی بوو نەکرد گێڕانەوەی چاپخانەی برایەتی من دایرەی مخابراتم لە ڕۆژی دووهەما گرت دایرەی مخابراتی عراق چوومە ناوە خەریکۆن کاڵیانە سووتان بەڵێ وتم حەز ناکەم متان کوژم هەڵسن و لەسەر کاغزەکان هەریانم کرد و بڕۆنە دەرەوە یەکی ئەوە و ئەوە بوو حتا شعاری ئەی چیتان لێکرد خۆتان سووتاندتان یا هێناتان بۆ نەمانە بۆ عێراق چۆنی سووتێن ناوی خۆمیشی تیاوە ناوی تۆیشی تیاوە ناوی هەموو کەسێکی تیاوە الآن ئەو ناوانە هەموو موجودە لە ئێرە هەڵسام یەک دانە چەند قسعەمدا لە بینایی ساختمانی مخابرات کەەوە مەقڕ ئێمەیە ئەوە یەک دوای ئەوە دایرەی هەندەسەی دیوانی سەرۆکایەتی سەدام حوسێن ئەوێشم کرد 50 هەر مۆلدەی تیا مۆلدەی یەک مێگایی جگە لە سیارات جگە لە نازانم چیتان لێکردن هێناتان چیتان لێ نەمێڵە یەک بۆرغی لێ بڕوە حتاوەکو برادێک هاتوتی بۆ لەقی پێنج ئەم هەموو ئەساسە لێرایە مقداری ئینمان بدنێ ئێمە لەسەر زەوی دانیشتوی وتم باشە چێوەی بیوە بەسەمم بۆ ئیمزا کرد ئیمزامان وەرگرد و بردێن دوای ئەوە چۆن بووە وە تەسلیمی حکوومەتمان کرد لە باتی حکوومەتی عراق حکوومەتی تازەی عراق لە باتی ئەوە خانوویەکی گەلێک گەورە درا جەنابی سەرۆک ئێستا ئەو خانووە گەورە کە هەیە لە جێی ئەو هینەیە کە ئێمە چۆڵمان کرد بۆچی پارتی بەلایەوە مهم بۆ ئەو شوێنانە من بگرێت من کرد بەس تۆ وتی کاگنێچیروان پێی وتویت من نەموتەوە کاگنێچیروان وام نەوت من ئەڵێ من خۆم کردمە خاڵی تر خابووە کەباتی ناکەم بۆی بەڵێ لە حەدەکەی بەڵام ئەمانە من خۆم کردمەوە و بە ناوی پارتی شۆ کردمە و فعلا وەک دەسەڵات
وەک دەسەڵاتی پارتی لە بەغا باش یەکێ لەو خاڵانەی کە چییەکە مەسەلەن خۆ توانی ئێستا کەی بەتەمە لەو ئاوە بخۆرەوە کەی باسیەکە لەو ئاوە یعنی ناتەوێت باسی بکەی ئەسڵاخن پەیوەندی بە ئامنی قەومی کوردەوەیە پەیوەندی بە هەرچیەوە بێ پەیوەندی بە جناب تۆ نییە بەڵێ باشە ئەگەر باسی چاپخانەکە بکەین خۆ چاپخانەکە یەکێتی لە ئەوڵەوە یەکێتی دەسی بەسەراگەر لە ئەوڵە خراپ بوو کە ئێمە بەس من لەو دۆژە بانگمیان کرد بۆ هەولێر بەڵێ تا هاتمەوە نەودادی ئامۆزام تێی چووە ئەوێ ئەو سەر برادرانی یەکێتی بوو بەڵێ و ئێتر خەریک و کێشێکی خراپی لێ بێتەوە بەڵام دیارە کاکنەوشیرەوان لەگەڵ جەنابی کاکنێچیرە ئەتیفاقیان کرد دوو ڕۆژی تر مێنەوە و شتەکانیاندانەوە تەلیفۆنیان بۆ من کرد کەەوە دوو ڕۆژ لیان بۆ سەر دوای دوو ڕۆژ ڕۆیشتم کلەکەم لیان سند ئەمە واقعەتی تاریخی حەقی ئەو شتانە بوو کە تۆ بووی بە ئەندام پەرلەمانی عێراق یا چۆن بوو کە تۆ بووی بە ئەگەر مەسەلە ئەوە بێ ئەمە کەواتە من زۆر بێ قیمەتم دوور لە تۆ نا من پرسیارەکەم نا پارتی داوای لە تۆ کردیا خۆت داوا نەخێ من سەرلەقی بارزانانی بوو من پێشمەرگەی کۆنم من ئەوەندە بووم لەگەڵ پارتیا بووم تا بە عمرە تا ئەم عمرە و لە بەرلەمانیشا یەکێک بووم لە هاو ئازاکان بپرس مواقفێکم بوو لەگەڵ ئەندامەکانی تری پارتی و یەکێتی کە لە یەکی بدەرەوە لیان بپرسە بزان ئەو مواقفانەی من هەم بوو بەڵێ بۆ پێکەنین ئەمە گێڕمەوە ئێمە مانگی جارێک بەرلەمانی جەمعی وەسەنی دەرگای داخست باسی هەر مەوزوعە هەیە بیکەی هەڵسام وتم جەماعەت من باسی مەوزوعێکتان لەگەڵ ئاکەم تکاتان لێ یەکەم مەیخەنە حاڵەتێکی شەخسی کاکە من بۆنی ئێوە کوشتمی بۆنتان تێ بۆنی بندەستان تێ بۆنی ئیتر تەسەوڕ کرد ئەو ئافرەتانە بۆ ئاباڕەشەوە هەراو بەزم و پێچە و نازانم چی و ئەوە هەبێت چەلێ عێراق تۆ حەزت دەکرد بە ڕووتیلیان بینی نەخێر نەئەزانی چی کابرا ئاهات پێ خستە سەر مەخسەلەکە دەستنوێژیە گرت دەوەرە دەی ئەمە یەکێک و دوان نەبوو 50 کەس پێ خستە سەر ئیترەوە ئاوە کاتە زەوی نازانم چی دوای ئەوە پیسیکردن بەلاڕیا بە ئەدماعشکاڵ شتی باشە نابابانە دوو پرسیارم ماوە کاک خەسرۆ دەی ئەڵێن کە کاخەسرە و لەگەڵ منە لەگەڵ کوردێکا قساکە کوردستانیە بەس لەگەڵ عەرەبێکا قساکە عێراقیە ڕاستە بە حیاتی من وام نەوتووە بەڵێ خۆ هەر ئەو بابەتانە وتویانە کەوا لە فەیسبووکا جنێوان داوە بە من باسەوە بۆ ناکەی کە لەسەر چی جنێوان داوەتە من لێ دەپرسم بەڵام وانە کەواتە تۆ کاپیاوێکی کوردستانی خۆ من لە کەس ناترسم بەڵێ لە حەزەیەکەی بەڵام ئەگەرێکی خاڵێکم بواە ئێستا بە دوو هەڵژەنیوەیان کرد بەڵێ زۆر کەس هەیە پەروەندەی هەیە ئیزبارەی هەیە مامەحەمەیی هەیە سوزانچی فەرمودەی با یەکێک کەس باسییان ناکە خۆ تۆ مەسەلە کەس نییە باسییان کە هەر ئاڵێن فڵان هەیەی و ناڵێن چێ نمونەت هەیە تو گوێ بێەوە خۆ هەیە خۆ ئەو جنیێ بە خوا و پێغەمەریش دەزێت حاشا بەڵێ درۆیانە کاخەسە و ڕیفراندۆم چی بوو؟ ڕیفراندۆم چی بوو؟ باڵێ من سەیشیمانم بە ڕیفراندۆم هەیە بۆ پەیکەریشم بۆ کردووە بڕۆ پەیکەرەکە ببینە بۆ شانازی بەەوەی شتێکم کە و پەیکەرم کردووە ئەی باشە تۆڵی بۆنی کتێب لە بۆنی ژن خۆشترە بەڵام حەزیش لە ژن هەبووە وەڵی خۆ ئەوەش مەقولەیەکی منە بەڵێ من پەشیمان نیم لەوەی بەڵام دیسانەوە معنای ئەوە نییە بۆنی ژن ناخۆش بێ خۆشترە ئەمە ڕەتکردنەوەی بۆن خۆشی ئافرەت ڕەت ناکاتەوە ئەم بۆنی خۆشترە باش خۆ چاتیا زۆر ژنەیە ئەم ژنەکەدەوە کە بۆنی خۆشترە باشە بەڵام ئەی
ئەڵێن خەسرە و جاف حەزی لە هەرچی شتی کۆنا یەکشت نەبێ ئەو شتە چییە؟ وڵی لێمی پرسی برادەرێ وەک جەنابەت وتی ئەو ماڵە پڕە لە شتی کۆنە و ئەمە و ئەوە وتم وڵی من حەزم لە شتیە هەموو شتێکی کۆنە ئافرەت نەبێت ئەدی بۆچی ئێتانویست ئافاق پارێزن؟ لەبەرەوەی لە وەختێکا تاڵانەکرا کورد توانی ئەو موەسسەسەی سەقافیە بپارێزی ئەمە کەم نییە جاخۆی جیسپادی بۆ کورد نەبوو ینی عراقی و عەرەبی بوو مەسەلە ئەخلاقیاتە ئەخلاقیات منی ئەلانە و کتابم لایەکە وەزیری سەقافە مفید جەزایری کە نووسێتی هەم بۆ جەنابی سەرۆک هەم بۆ من کە ستایشە کاکە ئێوە نەبوونایە ئەگەر ئەمری جەنابی سەرۆک نەبووایە ئەو موەسسەسە بەردی بەسانی کاک مەسعود خۆی داوای لە تۆ کرد کە بیپارێزی؟ بەڵێ بەڵێ و پاراستم پاراستم و دوای ئەوە دوای 40 دۆژ لەسەر ئەمری ئەو گێڕامانە دامانەوە بە جەماعەتی عەرەب و مەرەب بۆوانێ کرد کاخەسەوە گەر شتێکی تر نەمابێ من زۆر زۆر سپاس دەکەم وەڵام من بەشداری کرد بەڕاستی سپاس دەکەم جەنابەت هەر شەڕێکت هەیە پێم بڵێ با دوا بدەمەوە سپاس دەکەم وەڵا بەرنامەکەمان تەواو بۆ جنا پێم خۆش بوو دیارە شتی زیاتریشە بوو بەڕاستی ژیانی تۆ لەوە زیاتر هێنێ بەڵام کاتەکەی ئێمە کۆتایی هات زۆر زۆر سپاس بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەیاتی نەکۆتایی پەنجەمۆر کە لەگەڵ مامۆستا خەسرە و جاو بوو پێکەوە پرۆمۆیڵخەی داهاتوو دەبینین کە لەگەڵ کەسایەتیشی دیکەی و بەخواتان ئەسپێرم لەسەر ئارەزووی هەموو میلەتی لە تەکیەکەی ئێوە کوردایەتیەکرا یاخود تەنها دین بوو کە خەڵکی کۆ کردەوە لەوێ ئێمە لە بنەڕەتدا ئەستنمان خەڵقی کوردستانی ئەو دیوین لە دەرەوە بە هاوارێکت ئەیوت چوا چابۆ ژووری شێخ نووری ڕاگر بووم نەیت ڕاگر نەی دکتۆر نورەی شێخ نووری کاک دکتۆر ئیخوانەکان داوا لە باوکە دەکەن کە پێشەوایەتیان بکە بۆچی قبوڵی نەکرد لەو کەسانەی کەوا بەشدار وتیانە مامۆستا تەوفیق مەبیبەت شێخ حەبیبی تاڵەبانی کەمانی باوکم بوو جوولەکەی کەرکووک بەشێک بوون لە پێکهاتەی کەرکووک